ڕێز و خۆشەویستی هاوڕێیان بەخێر بێن. سەرچاوی ئێمە ساندە قسە و باز لەسەر ئەو پیلانەوە ترسیدارەی پاراستن دەکەین. بەخێر بێن تا هاوڕێیان کۆ دەبنەوە، میش لە هەندێک پەیجی خۆم بڵاو دەکەمەوە. سەرچاوی ئێمە بە هیوامەوانەی ماڵپەڕ و پەیزیان زۆر سوتایە بێن گوێ بدەنێ، شتێکی باش دەبیتن، شتێکی باش دەبی لە بۆیان. هاوڕێیان هەر نوی دەقەیتکە ئێستا تەواو دەکەین. کەس حاڵی بە حاڵی پارتی نەبی هاوڕێیان. ڕۆژێک پەرلەمان و حکوومەتی لێ سقوط دەکە، ڕۆژێک نەوتی لێ وەردەگرنەوە، ڕۆژێک کۆتاکان یعنی خەریکە بەرەو ئیفلاس دەڕوە. هەیبەتی شەوە هیچ لەو لای بگەڕێ، هەیبەتی سیاسی لەو لای بگەڕێ کە هیچی نەما. حزبێک ئەوجا ئەوڕێیان لە ئەمریکا و عێراق وەکو مقەس بە ناوی دادگا هەردوو لە ئەوە دەیبڕن. تاعاً لە ئەمریکاش ئەوەی زۆر باش هاتە پێش بڕوا بکەن، تیمی بکەی نوێی پارێزەر بەشدار وە ڕێکخراوی گرنگی نێودەوڵەتی دژی گەندەڵی هاتینە پشت من. هەر ئەوە دەڵێم هاوڕێیانەوە خۆخواتیان نهێنیەکان بزانن. مەسەلەن چەندین ناوەندی کە کۆشتی سپی بە وردی چاودێری دەکە، بە وردی من بڕوام پێ بکات درۆتان لەگەڵ ناکەن لەو خەبەرانە. خەڵکی اختصاسیان دانایە چاودێریکەوە. لە هەمووی گرنگتر هاوڕێیان ئەوڕۆ دیتان دەنجی ئەمریکا واتە سیاسی خارجی ئەمریکی بە کوردی بە عەرەبی بە ئینگلیزی بە هەمووی نابی لە سیاسی ئەمریکیەوە بی شتێک حەزیان نەبی ئیحتیمایم پێدەن، شتێک حەزیان نەبێ ئیحتیمایم پێ نادەن. بڵاویان کردەوە بە گرنگی شەو ماشێت و ناوەڕۆکی خەبەرەکان هەمووی یعنی خەنجەر بوو لە پارتیدرا. هاوڕێیان زۆر کەس ڕەنگی گلەی هەبی یان ڕەخنەی هەبی حەقەچی ڕاوی خۆتی دیارە. من لە تەنکاییەکەم بەڕاستی بەسەندێ برادەرمانن وەکو مەکییا و خەڵکی تریشەیە ئەوانە لە ناو قوڵایەکەن، چستان گلەی هەیە ڕەخنە هەیە، ئەوە تەجروبەکە هاتیە، یعنی خەباتەکی مەدەنی مۆدێرنانەیە. ئەوەی کە ماڵی بارزانانی ناڵێن یا سەرەسەر هەموو کەس سەروەرە ئێخۆ بابە ئەو بۆ خۆیان ملیارەها دۆلاریان یاوانش دەچن لە خۆیان پارێزەر دەگرن، هەردوو لە با بەراعەتی خۆیان پیشاندە. ناڵێن ئەمە دزنین، ناڵێن ئەمە تاوانبارنین، ناڵێن ئەمە زەلاممان نەکوشتێ، ناڵێن ئەمە حکمی عەدالەتمان هەیە با لە دادگای ئیسپات بکەن. ناڵێن خەڵکمان نەڕفاندیە. خەباتێکی زۆر مەدەنیە و چیوان نییە بە ئەرهاب، بەگرتن، بە دزی، بە نمونە هاک ئیلا ئاخری بەوانە ململانێ لەگەڵ ئێمە مانان دەکەن. ئەو شێوە خەباتەی ئێمە خەباتی جەماوەری مەدەنی، یاسایی، پەرلەمانی، نێودەوڵەتی، سۆسیال میدیا قسە و باز دەکەین. هاوڕێیان خوشکان بران بۆی کەس بە غەڵەت تێنەگە وەڵە دەوە هەر ئەوەندەیە گەنە لای من فەرق نییە. خوشکان بران هەواڵان ئیلا ئاخری. ئەو ئازارەی کە هەر هەمووتمان هەیتمان، ئەو ئازارەی هەموومان هەیتمان، ئازارەکەش ئەوەیە کە هەروە دەکەین پەیجێکمانی دەستی ئەکاونتێک تاریخمان دەفەوتێ. یعنی ئەو شتەی کۆمەڵێک مشکلە لەوێ کۆمەڵێک هاوڕێی عەزیز لە دەست دەدا یان تووڕە دەبیوە تێدەگا ئەتوو بلۆکت کردیە دەرد کردیە. یعنی ئەوەی کێشانەیە ئەم زۆر تووشم دەبیتن کاکە وەڵی کەسمان دەرنەکردیە. پارتی هەمومان ینی دەست لە ئەو چەکە پیسە مەترسیدارە دەباتن لە بەرامبەر دەنگە ئازاد و جوانەکان ئەوانەی عەقڵیان نەگریەوانەوە نەبی ئیتر لێ ناگەڕێ. ینی ئەو هەوڵ دەدا ئەو مینبەرە جوانەی کە دروست کرا لە ئەوی ڕۆشنبیری دیالۆگ گفتوگۆ دروستکە ئەو لێی دەدا هاوڕێیان سە بۆتان باز دەکەین چۆنە
چۆن تاکتیکەکەیان چۆنە و چێ سەرپەرشتی دەکات تا حەدێک ئێستا خەباتی سوسیال میدیایە لە هەموو دنیا بڕوا بکە لە هەموو دنیاە هەرچی کەناڵی ئاسمانی هەیە بە CNN و مەسەڵەن BBC وانە فقط سوسیال میدیا کاریگەری نمایە هەموو تێڤەیەکانی کوردی خرکەوە بە ئاسی سوسیال میدیا کاریگەری نییە بۆیە بەخێربێن هاوڕێیان خوشکان برایان هەواڵان 2 ساڵ زیاترە پێشووتر ریپۆرتمان لێدرا ئێستا من عالیان وا لەو پەیزەی ریپۆرتم لێدرایە هەستی پێ دەکەم بەرزی و نزمی دەبیتن مەسەڵەن تو هەستی پێ دەکەی ئەوە جودایە کە سوپایەک لە خەڵکیان هەیەیان بە 12 کۆمپیوتەری هەر نەفەرەی دێ لێت دەداتن ئەوە جودایە لەوەی تەریقیش کە بەکاردێنن کە ئێستا لۆتان باز دەکەم بە 4-5 ئەوەی ئەو ڤیددیۆیە دەیان لەو لایڤانەی من دەفبردرێ لە پەیجی تردا دەندرێ دوای دەڵێن ئەوە ئیمەی دزیە ئێستا بۆتان شەرع دەکەم چۆنە مەسەلەکە یەکێک لەو کەسانەی کە دەموچاوی خۆی بە دیار دێخی کوردەکان خۆیان بە دیار ناخن تاوان هێمن لەوەنی ئەو تاقمەی خۆت هەموو دەزانی بڕوا بکەوە هەموو ئەو گەنجە بەهرەدارانەی کوردستان هاوڕێیان هێمن لەهۆنی وەکو دەڵاڵەکی مەسرور بارزانی کۆیان دەکاتەوە لە ئەوروپا لە کوردستان بە تایبەتی لە زانکۆکانی کوردستان و بە تایبەتی لە زانکۆ سلێمانی ئەمریکی کە 180 ئەو کارمەندانەی ئێستا لەگە تیمی مەسرور و بە ناوی دەستپێشخەری ئەوەی هێمن لەهۆنی درستی کردیە ئەوانە تیمێکی هەرە گەنجە پێشکەوتوەکان و بەهرەدارەکان دەیانکردن بە پارەی خەیاڵی لایەن گرنگ نییە ئینسانەکە دەکردن چۆن هێمن لەهۆنی ئەو 5 بەرپرس دەیکڕی ینی ئاوا چۆن ئەتو ئافرەتشی لە شرۆش بەنمونە دەڵێ کاکە لە 1 سەعاتی لۆ ڕۆژی لۆ هەفتەچی ئاوا ئەو نەوە ئینسانانان دەکردن بەهرەکانیان دەدزن لیان دەکردن بە پارە ئەوانیش بەشدار دەبن لەو تاوانەی لەو موچە نەفرەتەی کە وەری دەگرن لە حیسابی من و تووە حیسابی من و تووە ئەو ژیانە خۆشگوزەرانەی لە بەوانە بەدەساتیە ئەو موچە زۆرەی لە ڕوودا و دەدرا چکو پارتی ئێستا تیرۆر کەم دەکە ئیتر چێ دەکڕی خەڵک دەکڕی بە ڕووداوی کڕی بە کوردستان بیسواری کڕی ئێستا بە تیمی هێمن لەهۆنی دەکرد کە لە ناو سۆسیال میدیا کوئیش لە بۆ تەمدیدکردنی مەسرور و کەبکردنی دەنگەکانی دەکردی بەداخەوە هەندێکیان کوڕی زۆر جوان خەڵکانی شتێدایە یعنی من نەهرۆ وەڵڵای عیبە کورە تو کەمانت لێ دەدا کەمانت لێ دەدا یعنی کەمان نەهرو زاگرۆس شەرم لە خۆت بکە شەرم لە قەڵا بکە شەرم لە سەردەش بکە بەجددیمە تۆ کوڕێکی گەنجی جوانی هەولێر بووی بۆ ئێستا لە ناو میدیایی بە گۆڤارە چیە ماڵپەڕەشی بە ناوی کرۆنیکل دانە بەس ڕێکلام بە ئینگلیزی لۆ مەسرور بارزانین دەکەت کوێن ئەوانەی کە ئەوەنە مەسەڵەن دەچێسە گۆگل ناوی مەسرور لێدەی یەک دنیا فەزاعەتی دی ئەوانە دێن چ دەکەن 1-2 پەیج و ماڵپەڕ ئەوانیان بە ئینگلیزی دانە ئەمجادەکانی مەسرور باس دەکەن ئیتر ئەو کابرای ئینگلیز کە دێ بەریتانیا ئەمریکی نازام چێ لە مناوی مەسرور دەدا دەبینی تنکاکە شتە پۆزتیفانە شەیە ئەو نازانی کرۆنیکل کە هەر بە تەمویلی مەسرورە لە هەندێ دروست بووە جوانی مەسرور پیشان بدات شەرم لە خۆتان بکەن شەرم یعنی من کۆمەڵێک ناوە کاک پێشەوە کەلاک کاک پێشەوە تو مرۆڤێکی مسلمانی لە ئەوروپا هاتیەوە هیوادارم هەڵە بم لەو تیمە نەبی نەهرۆ شەرم لە قەڵا بکە لەو قەڵای فێرە چ بووی لە ناوەندی ڕۆشن بووی سەردەم دەیان کەسی تر هەن لە کچن کسیەکێک لە شەیدە دیارەکانی حسکە بەرحاڵ هاوڕێمەوە ئیشیان سە دەکەین بە هیوان بەشەیان ناچاریە لەوێن دەرن خۆتان قوتارکەن ئەو موچەی وەردەگرن موچەیەکی بێشەرەفیە موچەیەکی پڕ لە تاوانە موچەیەکە لە بۆ دائمپێکردنیەکێک لە دیکتاتۆرەکانی منتیقەیە ئەوەی کە ئەو دەبین دایک و باوک خوشکتان و بە خۆتان چۆن برسی کرانە دەمرن هاوڕیان مردن هەر ئەوە نییە بتکوژی ئەو هەموو سەرەتان و جەڵتە و ئەوەیە ئەخر باشە بەجددی لۆ حاڵەتە لە ئەوروپانیە لۆ کۆن نەبوو هەموو بەروبوومی ئەو دەسەڵاتەیە
کە باوک و برا و خوشک و بەخۆش ئەوانەی لە کوردستانیشن هەر زۆر بەهێمنی دەتان کوش بەهێمنی دەتان کوش. هاوڕێیان یەکێک لەو ڕێگانەی لەو ماوانە دیتمانەوە کابرایەکی عەرەبە ناوی عەلی مونتەسەر هاشمیە، ئەم دەنگکەشمەیە، خەڵکی ئەنبارە، وەڵی ناوی ئەوە گوندەکەشی لایمە هەیە، تەلەفۆنەکەی بە 300,000 کۆتایی پێدێتن، ینی بە 0.7 ئازام زین دەکە. ئەوە یەکێک لەو کەسانەیە بڕوا بکەن، ئیشی 1 دقەیە 3-4 دەفتەریانی وەردەگری، ئیشی 1 دقەیە بەلای کەم جارێک بە منی گوت وتی داوام لێکرد گوتم خواز بینە عیبە کوڕوتی کاکە بەس لۆ داخستنی پێیجی تو ڕێزدەرگرایی بڕوام پێ بکەم، وتی 5,000 دۆلارم وەرگرتیە. ئێستا تێدەگەم ئەو 5,000 ئیشی 5 دقەیە 5 دقەیە. ئەو لایڤێ من دەچی دەبا لە پەیجێکی خۆی کە ئێستا بە ناوی سۆمەر نیوزە، هاوڕێیان ئێستا بە ناوی سۆمەر نیوز هەیتی، ئەوە یەکێک لە مینبەرەکانە دەچی هاوڕێیان ڕاوەستم، ئەوە سۆمەر نیوز دەبینن، ئەوە عەرەبیە، سەرەوەکەی القبض على 4 متهمين قاموا بعرق مستشفى بە عەرەبیە، پۆستەکەی خۆی نەگۆڕیا، لە 16 جانیوەری بڵاوی کردەوە، دەچی ئیدێتی ڕسمە کۆنەکەی خۆی دەکا، ڕسمەکی ئێمە ڤیدیۆیەکی ئێمە لێرە دادەنێت، وابزانم ئەوەکە حاڵیە، ینی پۆستەک ڕسمەک ڤیدیۆیەکی کۆنی خۆی دەینی لا دەدا، وێنەی ئێمە دەچی لەوێ دادەنێ، ئیوی بەروارەکەی قەدیمتر دەبی، ڕایدمەنیزەریشی هەیە، شکایەتمان لێ دەکە، ئەوی لەسەر کۆمپیوتەری فەیسبووکە، ئەوی لەسەر تیکتۆکە، ڕۆبۆت ئیدیتەکە ناخینتەوە، وێنەکە دەبینی، بەروارەکە دەبینی دەرێ ڕاستە، ئەکسەر کۆپیڕایت لە ئێمە دەدرێت. ئێستا ئەوە شڕنگ دوای 20 دقیقە کە ئەوە دەکات، بەس ئێمە مەسەڵەن هەندە تاکتیکی نوێمان کردیە، بەهەرحاڵ دەتوانین تا حەدێک وەلەگە فەیسبووک لە خەتین بەڕاشکایی بڵێین پرۆژە خەتەریەکەمان پێگوتینە کە چێە، ئیتر ئەوە دەچی هەرچی حەزی لێبی. ئێستا هاوڕێیان یەک دوو نمونەتان بزانە، بڕۆنە سۆمەر نیوز بە هەردوو نەوعی بنووسن چی کردیە. ئەوە یەک کەشکەیە، بزانن ئەوە یەک کەشکەیە، سۆمەر نیوز هەر بە عەرەبی تێکسەکەش ناگۆڕی، بەس ڕسمەکەی دەگۆڕی. السوداني لا يمكن توظيف جميع أعداد الهائلة من خريجين الدولة والتزم بتقديم ضمانات، بس يا رسمك إيما دبا ليدا دا برواركشي تسندي مانجا 2 ديسمبر برديتي إديتي دكا وشكايات مان لي دكاتن ضلي أو بوا طبعا أو كسا أو هاشمي وهو السيارة كيتي وەکوشم گوت، یعنی بەدەیانی لێی داینە هاوڕێیان، بەدەیان وێنە لێی داینە بڕۆنە سەر پرۆفایلی فۆتۆی سۆمەر نیوز هەر لە بەشی فۆتۆی بزانە ئی وڵاتی ئی خۆر ئەوە دوێنێ ئەوە خۆر دوێنێ ئەو ڕسمەیان کردبوو پێرەیە، ئەو چوو بەس ڕسمەکەی گۆڕیە، شکایەتی کرد، کۆپیڕایتەچیان لێدرا، ئەوە ئیشی بووە، هەموو ئیشی 1 دقەیە. تۆ وەرە ئیدیتێک بکەیت، یەک نامەی کورتیش لە فەیسبوک بنێری، بەلای کەم 2-3 دەفتەریان لێ وەردەگری، لە قوتی ئەو میلەتەی، لە پارەی ئەو میلەتەی چیە دەنگە ناڕەزایەتەکان کب بکات. ئەوە ئیشی ئەوەیە. ئەو عەرەبایی چه شوێنیە لەگەرەمە، کوڕەکی گاڵتە چییە لە خەت، ئەم بەخۆشم زۆر زار قسەم لە کردیە، بەس بەناوی مەسرور بارزانی قسەی لەگە من کردیە، لەگە مەکی ئامێدیش کردیە، یعنی پەیامی وانی لەگەڵمە قسە پێ کردیە لەو هەندێک شتەیە. واز بینن، مەسەڵەن واز لە مەسرور بێنن، هەموو پەیجە ئەکاونتەکانی کۆنیشتان دەدەینەوە، بەناوی قسە دەکات. ئەمە هیچ کێشەمان لەگەڵ کوڕە عەرەبەی نییە. ئەوە هێ من لەهۆ ئەوە NRT نییە، بەنمونە شتێکمان لێ بردبی کۆپیڕایتمان لێ بدا ڕووداوبی، نا ئەو کوڕە نایناسی، ناوە دەیگرێتێ لەلایەن هێ من لەهۆنی تاقمەکەی، بڕۆ لەوەی بدە،
بەناوی ئەوەی خۆت لێی دەدا ئەوە یەکێک لە فرتوفێڵەکانیانە هاوڕێیان هەموو فێڵەکانیان نییە ئەوە هەموو فێڵەکانیانە بەس ئێستا نوێترین مۆدیلی فێڵیان ئەوەیە ئەو ڤیددیۆی تو دەبا ئێستا ئەوەی من دەبا دەیخاتەیەک هەفتەی کە ئیدێکی ڤیددیۆیەک ڕسمەکی خۆی لا دەدا دەکاتن ئەوەی مە لە شوێنی دادنێ ڕایدمەنیزەریشی هەیە شکات لێ دەکا و فەیسبووکیش بڕوای پێ دەکات لەبەر ئەوەی فەیسبووک چییە ڕۆبۆتەکە لەوێ دانیشتە ساعتکو قسە لەگە فەیسبووک دەکەی بڵێ سەیری ئیدیتەکە بکەن شکایەت تاکە بڵێ سەیری ئیدیتەکە بکەن بزانە ئەو پۆستە تێکستەکان کووە چ ڕۆژێک پێشتر بڵاو بکرایتەوە ڕسمی پێشترێت چکوانە هەموو دەمینێ ئەوە دەیان پەیدیان وەلێ کرد دوێنێ لە وڵات 25 کۆپیڕایتیان لێدایە بەنمونە سێبەریان دەدا لە خۆریان دەدا نازانم لە کۆمەڵیاندایە کرۆ ئەوەیەم بزانم لە ڕوون میدیاندا لە هەرچی پەیج و ئەکاونتی هەیە دەیەوێن دەیانەوێ بەس مزەڕەت ئاوا تێڤێ و مینبەرەکەی ئارین و کوردستان 24 هەبی لە ڕووداویش دەدرایە لە ڕووداویش دەدرێت ئەوە ژێرهابەکی ئەلکترۆنی زۆر گەورەیە هاوڕێیان ئێستا ماڵی بارزانی پاڤێل هەر زەلام کوژیان ناوێ بە قوربان هەر جەلادی ئاسایشیان ناوێ هەر هێزی زێرەڤانی و نازانم لیوای دووی سلێمانی نازم چ ئەوانەیان ناوێ نا ئەوانە خەتەرن ئەوانە ئەوڕۆ لەو سەردەمەی خەتەرن کە ڕێگرن لەوەی دەموچاوی حەقیقی و تەنگ باوانە ئەو هەڵبچێندرێ ئێستا خەباتی سۆسیال میدیایە هاوڕێیان ئەو کەسا کوردانە ئەمن بانگەوازتان لێ دەکەم کورە هەندەیان نمایە جگەلەوەی ئەو پارەی وەردەگرن پارەیەکی دزیاریە چۆن موسڵمانێکی خۆ بە دیندار و بە حەق و عیساب دێ لێرە پارەی سۆسیال وەردەگرن کە ئی هەموو شتێکیە ئەو پارەی وەردەگرن پارەی دزیاری ئەو خەڵکەیە بەو تاوانانەیە ئەنگۆ لەسەر حیسابی ئەو تاوانن دامین سیستەمێک دەکەن ئەوە دەبین خەڵکەکان چەند جوێن و قسە دەکەن ئێوە ئەو پارەیە وەردەگرن بەڵام بەدەرلەوە ئەدی ئەو بێ ئەو مێژوە ناشیژن و قێزەوەنەی لۆ خۆتان و عائیلەکانتان دەمینێ یعنی هێمن لەوە نێسات و بە چ شتێک ئاوەک پاک دەکرێەوە بەس بەم برێ بە چ ئاوەک پاک دەکرێەوە یعنی سلاحەدین بەهادینی مامت و بابت حوسێنی بابت بە چ شانازیت پێ دەکەن بە هەر لە خانی ڕاقی بابت دانابیتن کە تو کەسەکی لە بڕی ئەوەی کۆن ئاوە سەردەشی دەکوش ئێستا تو بەو نەوعی ئێمەمانان دەکوژی دەتەوێ هاوڕیان ئەوە کارە ساتە ئەوڕۆ سەردەمی تیرۆر گۆڕایە بەکرێنی وجدانی ئەو دەیان کەسەی لە ڕوودا و لە کوردستان بیسار و لە کەناڵی هەشت و پاڤێل و لە ئاوا میدیا و نازانم چێ ئەبەوانە خەڵک دەکردێت لە دیاتی تیرۆریان بکەن دەیانکردن یان ئەوەتە ئەو دەنگانی تەسلیمیان نابنۆکو ئێمە لێمان دەدەن لە سوسیال میدیا کە هەردووچی تاوانە هەردووچی ئرهابە بە تایبەتی ئەوەی ما ئەوەی تر خۆفرۆشتنە یعنی جەستەیەک و قەحپەیەک دەستەی خۆی دەفرۆشی هەموو ئەوانەی تەسلیم دەبن هاوڕێن کەس نەڵێ هەبوو لێرە لەو ئەوروپای بڕوا بکە تا ئێستا لە وڵاتی سوید هیچ کەسێکی ئازادی خواست ئامادەی ئەو پارتە ڕاسیزمەی سڤاریە دیموکرات نابن ڕەخنەی جدیان لێیە پرۆتستۆیان نەک لە مینبەرەکانیان ئیش ناکەن یان نانووسن هەر ئەوان بچنە هەر شوێنێک دوسێ ساڵەمە بەر زیاتر لە 300 نووسەری سویدی گوتیان لە مینبەرەکە ساڵانە لە ئەوەی ئەلمەدان ئەوەی کۆ دەبنەوە لە سوید گفتوگۆ دەکرێت وتیان مادام ئەو پارتە بەشداری دەکە هەموومان بایکۆت دەکەین کەچی ئیمە زۆر بەبێ شەرمانە دەچن لە مینبەرە هەر ڕاستیست و فاشست و تیرۆریستەکان ئیش دەکەن دەشانەوەی پێیان بڵێن دەنجی قەڵەم و ئازادن کاچی خۆمەوە دەبتە بەشێک لە مێژووی پڕ لە شەرمەزاری هەژنۆ نمونەی ئەو نووسەرە کوردانم پێیە کە لە فترەی کۆن لە عێراق و سەورە و ئەوانە نووسیان بڕوا بکە ئێستا بڵاو کەمەوە مناڵەکانیان شەرمیان لێ دەکات ئەوە دەبتە ئەو مێژوە ناشیژنە هاوڕێیان ئەو تیمەی مەسرور بارزانی کە وەکو گوتم سعر لایەن گرنگ نییە چ دەکڕێن چ ئامێرێک هێمن لە هۆنی چێ دەینی چەندی پارەدا تێ گرنگ نییە تیمەکن ئەو تیمە بەداخەوە دوای تێکشکانی گۆڕان ئاژبەتاڵی گۆڕان خیانەتی کوڕەکانی ببورن خیانەتی کوڕەکانی نەوشیروان مستەفا کە گۆڕان ئینهیاری کرد
ئەوانە چوونە وێندەر هاوڕێیان هەموویان ببورن بەڵێ بەهەرحاڵ هەر کۆچیبی تازە ئەوەیە ئەوانە چوونە وێندەر ئیش دەکەن بەشی زۆریان خوێندکاری دەرچووی زانکۆکەی بەرهەم ساڵە لەوێ ئیش دەکەن ١٨ و باگراوندیان ئەو خەڵکانە بوون چوون لەگە گۆڕان ئیشیان دەکردووە ئەو گۆڕان نیاری کرد چوونە وێندەر بەداخەوە کە بەشی زۆری لە جیاتی ئەو بەهرانە لە خزمەتکردنی ئازادی خوازان بی لە خزمەتکردنی پێشخستنی کۆمەلگای کوردستان بی لە تەمجیدکردنی هێزە دیکتاتۆر و کەسە دیکتاتۆرەکانی وەکو مەسرور بارزانی و لەو ئێرهاب و ئەوەی بەکاردێن من ناوەکانیان بڵاو دەکەینەوە لە ئایندە ئەوەندەی بەدەستمان دەگات هەژنۆیەکمان لەکنە ئیت کەش دێتن بە ڕسمەوە ئەگەر واز دەینن ئەمە ناڵێن بە ڕۆژەک و دووی بەس بزانن دەزان بەشەکتان ناچاریە بەڵام کاچخم نانە شەرافەت مندە پەیدا بکەلەوەی نانەکی پڕ لە تاوان بی پڕ لەوەی بیکەد ئاوا دێ پەیج و ئەکاونتی ئێمە کە بە ساڵ خەریکی دەبین شەو نخۆنی پێ دەکەین دەمانەوێت ئەو لەو ئەوروپایە جوانە و ژیانە خۆشگوزەرانە خەڵکی کوردستان بەخۆشی بژی ئەتوش زەر بدەی لێمان قەپات دەکەی لێمان قەپات دەکەی ئازارمان دەدەی لەگە ئەو خەڵکانەماندا دەبڕن بۆیە ئەوە نانی حرامە بە دەردی ئیسلام گوتنی نانی حرامە نانی خینمشتنی خەڵکی کوردستان نانی دزیاریە ئازاب ئاوڕیان و بەشتشیانی قوتابخانە و زانکۆی ئەم بەریتانیە نازانم ئەوەی وازانم ئەوەی ئەوەی بەریتانی UKH وازم ئەوەی بنەو پێدەگوترێ لەو دوێی و مەسرور ئێستاگە لە زانکۆی دهۆچ خۆی ئێستا زیرەک پێڕادەگەنی دوای ئەو شاب لەو خەتەی سلێمانی دەدا شاب لە هێمە لە هۆنیەکان دەدا کە جیری دهۆچی خۆی پێڕاگەی چکو ماڵی بارزانی بەخۆیان کوڕەکانیان لەبەر ڕابواردنی ئامادەنین کەسیان لەو شوێنانە ئیشکە ناوڕێیان بۆ زانیاریتان کەسیان ئامادەنین بێن خۆیان فێرە ئەوە بکەن بۆیە چیە دەچن خەڵک دەکردن و ئێستا سەتا ئەو زانیارانە لایمە هەیە زۆربەی ئەوانەی دەزانکۆی سلێمانی ئەمریشەکەی بەرهەم ساڵح کە درستی کرد ئێستا لە تیپی ئەوەنا و لەوێن دەر ئەو شتانە دەکەن لەگە ئەو دەنگە ئازادەنە مینبەری بە ئینگلیزی دەکەنەوە تەمجیدی دەکەن ڕێی پێوشن بەداخەوە ئەگەر سەرۆگۆزیرانشی باش بواە ئەگەر سەرۆگۆزیرانێک باە ئەوە هەمومان ئاوا هاریکاری بکەین بەس نا ئەو هەموو شتەکان لە خزمەت خۆی و ئارینی کوڕی و بنەماڵەکەی دانایە نەک خەڵکی کوردستان ئەگەنا ئەمە ئیشی مەش بوو دەمی مەسعود بکەین مەسرور بکەین پاڤێل بکەین خوبات بکەین بە هەمووس ئەوەیان ئەگەر کەمێک عەدالەت خواز بنایە بەس کاتێک ئەوان دەسەڵات و ئەو هەموو قوت و ئەو ژیانە دۆزەخەی لۆ خەڵک بەکاردێن ئیشی منە وەکو دەنگێکی ئازاد لەو ئەوروپایی ئەگەر ژیانیشمان بکەویتە مەترسی شەڕیان بکەین شەرم لە باب و باپیرانمان بکەین کاتێک لە بەرامبەر وێنەی باوکەکانتان ڕادەوەستن بە چ چاوەڕوەک ڕادەوەستن کاتێک تۆ لەبەرەی ئەو ستەمە دەسەڵاتدار و دیکتاتۆرەی چۆن شەرم لە باوکتان ناکەن لە باپیرتان ناکەن لە نەوەکانی ئایندەتان ناکەن کە سبەی چی جواب بدەنەوە کە دەڵێ وەچی ئەوانەی لەگە بەعسیەکان بوو بڕوا بکە کوڕێکی گەنجارە قسەی بە من گوت یا کاو پۆل بووی پێم گوت بابی من شەهیدە بابی تو عەدەد دۆشکە بوو لە دیبەگە تا ئێستا کەژنیە چاوی شۆڕە بەرامبەرە من مناڵەکانتان چاوشۆڕ مەکەن بەهەرحاڵ ئاوڕێیان ئەو کەسێک ئەوە دەکەن ناوی بەحراویە لەقەبی بەحراویە کە لێتان دەدەن هاوڕێیان بڕۆنە سەر بەشەکاتێکەکە پێتان دەڵێ بە ناوی ئیچ پەیجەکتان گوایە دزیە هاشتاگ ژمارەکێ ئەوەی کۆپی دەکەی ئەوە دیارە و ناوی ئەو بڕۆنە سەر ئەو پەیج و ئەکاسە بڕۆ سەر سۆمەر نیوز زیاتر لە بیسی ئەوەی بەس لە پێشەوەی بڕۆن ڕسمی شێروانی و زیندانی بادینان و پۆست و شتی ئەو میدیا ئۆشتانی هەمووی تێدایە ئەوە هەمووی دەدزی دەچی دەخاتە 4 ڕۆژ 5 ڕۆژ 2 هەفتە لەمە دواتر دەڵێ ئیم نەدزیتیان بڕۆ سەر کەس مەسەلەیەک لەوانە سۆمەر نیوزە
من لە تیکتۆک دوسێش ئەوەی ترا ینی ناوی ترە هەردەمێ ئەو ناوەی دێ بڕۆ لەسەر پرۆفایلی وێنەکانیان دابینەوە چێلێتانیدایەوە چ بووە گەمەکە لەگە فەیسبووکە قسە دەکەن بەتایبەتی بە خەتی شین دەکرێت بە تەلەفۆنیش سێداقە قسە بکرێت تیان بگەێنن مۆزوعەکە چیە لەبەرەوەی لە فەیسبووک و تیکتۆک ڕۆبۆتێک دانیشتە سەیری بەروارەکە دەکە ئیوی قەدیمترە درێویە هاوڕێیان هەر ئەو زانیاریە هەبوو هەرویستم ئاگادار بن و پارتی وەزعی زۆر شڕە هەم وەکو مقەس لە دادگای ئەمریکا و لە دادگای عێراق بۆ خۆتان دەبینن هەر ڕۆژێ ینی هەر ڕۆژێ بە هەواڵەکی ئەوەتر دەکرێتن دەیبڕنەوە نەک کلک و باڵی کرایسە کەڵبی ددانەکانیشی دەرهاتیە و خراپتریش دەکرێتەوە ئەگەر هەیە ئابرایان ئەو زانیاریانەی هەیە زانیاری ئەگەر هەیە قوارەی هەرێم و خودی پارتیش ڕقا بکرێتەوە قوارەی هەرێم و خودی پارتیش وەک بڕیاری دادگایە جگە لەو دادگای ئەمریکا ئەوی دادگای ئەمریکاش هاوڕێیان ململانەیەکی مەدەنیانەیە با مەسرورانە و قابلەتی خۆی ڕهاب نییە بەرامبەریان خۆ تاوان نییە مەحکەمەیە ئەوانە شکایەتیان لێکردینە وەرە بۆ توش و خۆدەوەی بکە هاوڕێیان ببورن من زیاتری چیترم پێنمە هەر ئەوەندەیە بە هیوامەوانەی لەو تیمەی لەگە مەسرور ئیش دەکەن دوورکەونەوە شەرمەزاری لە بەرامبەر باوکتان و مناڵەکانتان لە ئایندە بە جیمێلن ئەو پارەی وەردەگرن پارەی دزیاریە بۆی ئاوار بۆتان فرێ دەدرێ دەبینن چا دەوروبەرتان لە چ دۆزەخێک دەژی و مێژوەشی جوانە خۆتان دروستکەن سەرتان بەرزبی ئەگە غەڵەتە چتان کردێت لە نیوەی بگەڕێنەوە باشترە و شێوازی چارەسەرکردنەکان من ناتوانم ئێستا هەمووی باسکەم بەس ئەمە بۆ خۆمان بەڕاستی لەگە فەیسبوک لە خەتین و ئەو کەیسا دەکەینە ئینگلیزی و دەدەینە هەموو ئەوەکان و بەشەکە لە دادگای ئەمریکای هاوڕێیان بڕوان پێ بکەن ئێمە بەڵگەمان لەسەر ئەو کەسانە هەیە بەدەنگ بە بەڵگەمان کۆ کردیتەوە و بە ناوی مەسرور بارزانی لەگەڵ ئێمەمانە قسەیان کردیە هەموومان لە دەستا و بەشەکە لە تەوەری ئەوەی دادگا باشەکە لە تەوەری سکاڵای یەکێک لە شکایەتەکان ئەرهابی ئەلکترۆنیە و ناوی هەموو ئەوانە شتێکرایە و زیاتر شتێکرد چکۆ مەلەفەکاتە دوو مانجش کەشمایە هێشتا ئاڵوگۆڕی لێ دەگرێت بۆیە دڵنیابن ئەوە تا و ئەو ئوسلوبەی ئرهابەی کە مەسرور و ئارینی کوڕی زیاتر سەرپەرشتی دەکات یعنی بڕواکەن بەشێک لەو هۆکارانەی ئەو سکاڵای ئەمریکا بوو ئەو ئرهابەی لەبەر ئەوروپا لەگەڵ ئێمەمانان کرا و ئەو ئرهابەی سوسیال میدیا و ئەو ئازاردانی زیندانیانی بادینان وای کرد ماسەلەن هەمومان پشگیری بکەین دانێکە شیمەکی ئامێدی هەر بە تەواوەتی بستە ناو خەزیەکەی ئەوە کاردانەوەی ڕەفتاری مەسرور بارزان کە دەیەوێت بەس بەگرتن بە کوشتن بە بێدەنگکردن بە ئرهابی ئەلکترۆنی بێدەنگت کە قەت ئامادەنی جێ لێ ڕابگری خۆی بگۆڕی شەوە شاد سپاس بۆ جێ لێ ڕاگرتنتە